دەستخۆشی لە ناوچەی کۆمەڵی ئیسلامیەکەم بۆ سازدانی دیوەڕەخوانێک بۆ کرێکارانی قەزای شارە زور بەڕاستی من ئیشمە کرد لەوە کە هاتن پێیان وتم نەمزانی جژنە هەر لە ماڵۆک هەر ئەوەی کە هینم نەبووە کە بزانم جژنیانە لێرە زانیم هیچ کەسێک ئاو لە کرێکار و لێی ناداتەوە داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەلیکاری زیاتر ببەخشێنە بۆ کرێکاران و بۆ کارگوزاران. ئێمە ئەمڕۆ کە جژنی کرێکارە هەروەکو ڕۆژەکانی تر هاتوین ئیشی ئاساییمان کردووە دەستخۆشی لە ناوچەی کۆمەڵی ئیسلامی ئەەکەم کە ئیمڕۆ توانیان نیوەڕەخوانێک ئامادە بکەن بۆ کرێکارەکانی قەزای شارە زوور کە زیاتر لە 6 نەفەر لێ توانی نیوەڕەخوانێک ئامادە بکەن بۆیان. ئەوان خزمەتکاری ئەم وڵاتەن خۆزگە هەموو کەس و کوان خزمەتی بکردایە ئێمەی ئەمڕۆ کە ئەمە کردومانە زۆر دڵم پێ خۆشە چونکە خزمەتێکی بچووکی ئەوانمان کرد ئەوان بەردەوام لە خزمەتی ئەمان بەڵام بەداخەوەکو سەربازێکی ونمان کەس پێیان نازانێت کەس دەستخۆشیان لێ ناکە من لێرەوە داوا لە بەرپرسان و لایەنی پەنیدار دەکەم چاوی لەم پەڕێزانە بێ کە هیوایان هەیە گرێبەستە بیان کەن بە ڕسمی هەیەە مناڵێکی زۆری لەسەر و موچەیەکی کەمی هەیە چاو بخشێن و بۆ بەردەوام لە خەمی وەزیرەکانەوە بە پلەی ئەوەنە و ئێمە نازانیم موچەی ئەوان چەندێکە لە ڕاستیە بەڵام ئەمانە لەم خوارەوە خزمەتێکی زۆرەکەن بە موچەیەکی کەم هیوادارم حکوومەت چاوێکیش بمانە بخشێنێتەوە دووبارە سوپاس و بەخێر بن. پێما خۆش و هەر داوەتێکی ئەم برابەڕێزانەکەەوە خزمەتی باخەکانەکان لە سنووری قەزای شارە زۆرە باخچەکان ئاوادانەکەنەوە بۆیە پێما خۆش و هەر داوەتێکیان بکەین ئەمڕۆ لە بارگای ئەنجومەن لە هۆڵی ئەنجومەن داوەتێکمان بۆ سازکردن دیارە ئەوانیش بە سوپاسەوە داوەتەکەی ئەمەیان قبول کرد و ئێمەش خۆشحاڵ بووین بە هاتنیان و ڕێز لێگرتنیان.